بەڵێ ئێستاش ئەچمە لای هاوکارم بڕیار لە شاری هەولێر. بڕیار بەیانیت باش بە پێی بڕیارێک سیستمی پسوڵەی خۆراک ڕاگیراوە. بابزانام لەو بارەوە زانیاریەکان لای تۆ چیە فەرموو؟ ئاکام بەیانیتان باش دوای ئەوەی حکوومەتی عراقی بڕیاریدا لە تەواوی پارێزگاکانی عراق بە هەرێمی کوردستانیشەوە پسوڵەی خۆراک ببێتە ئەلکترۆنی، واتە ئەو کاتی خۆی هاوڵاتیان دەبووە سەردانی بەڕێوەبەرایەتیەکانی پسوڵەی خۆراک بکەن و سەردانی بریکارەکانی خۆراک بکەن بۆ زیادکردنی ئەندامانی خێزان و کۆمەڵک بابەتی دیکە. دواترەوە بوو وەزارەتی بازرگانی عراق و حکوومەتی عراقی بڕیاریدا کە ئەم سیستەمە بکرێتە ئەلکترۆنی بۆ ئەوەی ئەو کێشە و گرفتانە چارەسەر بێت و ئاسانکاری بۆ خەڵک بکرێت. بەڵام لە دەستپێکی ساڵی نوێوە ئەو سیستەمە کێشەی تێکەوتووە. جا من نامەوێت باسی کێشە و گرفتەکان بکەم و بزانم تاکەی ئەو کێشەی بەردەوام دەبێت. لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەم. کاک سیامان لەگەڵم دەبێت، سیامان قادر بەڕێوەبەری ڕێخستنی پسوڵەی خۆراکی هەولێر. کاک سیامان سڵاو لێبێ، ئەم بابەتە چۆن دروست بووە و ئەو کێشە و گرفتە چییە کە لە ئێستادا دروست بووە؟ بەڵێ ماوەیە کە لەو ئەپلیکیشنەی کە هاوڵاتیان مامەڵەکانی خۆیان تێدا جێبەجێ دەکەن بە شێوازی ئەلکترۆنی کە لە پارەکەەوە بووە بۆ لە مانجی 11 بۆ هەر مامەڵەیەک دەبێ بڕی 6,000 دینار بدەیت بە شێوازی ئەلکترۆنی لە ڕێگەی فیزەکارتەوە. بەڵام ئەو سێمین جارە ئەو پارەدانا بە شێوازی ئەلکترۆنی کێشەی دەکەوتێ و هاوڵاتیان دوای ئەوەی کە پارەکە پێشکەش بە سیستەمەکە دەکەن و لە ڕێگەی فیزەکارتەوە پێشکەش بە وەزارەتی بازرگانی عراق دەکەن، کارەکەیان ئەنجام نادرێ و تەنفیز ناکرێ، پارەکەشیان دەڕوا. جاری یەکەم پەیوەندیمان بە وەزارەتی بازرگانی عراقەوە کردی، گوتیان حەلی دەکەین و کێشەکە لە سیستەمەکە نییە و لە بانقی مرکزیە. بەڵام ماوەیەک پێچ دووبارە هەمان کێشە دیسان سەری هەڵداوە. دیسانەکە هەر هەوڵیاندا چارەسەری بکەن و هەندێک گۆڕانکارییان کرد لە ناوخودی وەزارەت و لە بەڕێوەبەرایەتیەکان بۆ ئەوەی چارەسەری کێشەکە بکەن. بەڵام نزیکەی هەفتەیە کە دوای ئەوەی کە زیادکردنی منداڵ لە چەند شارێک بۆ وەکو تێست بۆ ئەوەی کە سەرکەوتوبی لە هەموو شارەکانی عراق جێبەجێ بکرێ، وەکو شاری بابل، هەڵەبجە، دهۆک، سەلاحەدین. لەو چەند شارە زیادکردنی منداڵ بۆەوە بە هەزاران هاوڵاتی مامەڵەکانیان پێشکەش کرد بۆ ئەوەی ناوی منداڵەکان زیاد بکرێت لە پسوولەی خۆراکی خۆیان. بەڵام دوای ئەوەی کە بڕی پارەکەشیان دەفع دەکرد و پارەکە 6,000ەکە دەڕۆی، بەڵام منداڵەکە ئیزافە نەدەبوو لە پسوولەی خۆراکە. بۆ زۆر وای لێ هاتووە. بەڵێ وەرێ وەڵا بە هەزاران کەس وایە، بەڵام وەکو گوتم زیاتر لەو شارانەی کە زیادکردنی منداڵ بوویتەوە لەبەرەوەی لە شارەکانی دیکە تەنها لادانی بلۆک هەیە. لەگەر ئەپدەیتکردن ئەو کەسانێکە لە دەروەوەی وڵات بوون ئەپدەیتیان نەبوو لێ ڕێژەیەکی کەمە. دەتوان لە شارەکانی دیکە بە سەدانە، بەڵام لەو چەند شارێکە ناومهیناون و کە زیادکردنی منداڵ تێدا بوویتەوە بە هەزاران کێشەی لەو شێوەیە هەیە و لەبەرەوەش ڕایان گرتیە کە بە نیەتەی کە چارەسەری بکەن، بەڵام تا ئێستا هیچ چارەسەرێک نەدۆزراوەتەوە. هیچ وادەیەک دیاری کراوە بە نمونە بڵێن لە هەفتەی داهاتوو یاخود لە سەرەتای مانجی داهاتوو ئەو سیستەمە چاک دەکرێتەوە یاخود هیچ وادەیەک دیارە؟ دوونە پەیوەندیمان پێوەکردن لە بۆ ئەو بابەتە، چونکە کۆی سیستەمەکە ئێستا ڕاگیراوە، تەنانەت لادانی منداڵ لادانی بلۆکیش ڕاگیراوە. گوتیان ئەمە شەو ڕۆژ وا کاری تێدا دەکەین، بەڵام نەگەیشتینە هیچ ئەنجامەکی، هیچ چارەسەرێکمان لۆ نەدیترایتەوە و نەمانتوانێت چارەسەری بکەین. بەڵام هەر کاتێک چارەسەرمان کرد، ئێمە گروپمان هەیە، لینکمان هەیە لەگەر بەغدا لەگەر وەزارەتی بازرگانی، گوتی ئاگادارتان دەکەینەوە لێ هیچ وادەیەکی دیاریکراویان نەداینێ و بەڵێنی شاندا بڕی و پارەیە بگەڕێنەوە بۆ هاوڵاتیان، بەڵام چۆن دەیگەڕێنەوە بە چ شێوازێک تا ئێستا ئەوەش ڕوون نییە و هاوڵاتیش ئامادە نییە لە شوێنە دوورەکانەوە لە قەزا و ناحیەکان لە گوندەکان بێسەردانی بانقەک بکات لە بۆ گەڕانەوەی 6,000 دینارەکە. ئەوە کێشە و گرفتەکانە. دەست خۆش بێ. ئاکام ئەوەی جێبیست بوونەما زانیاریەکان بوو لەبارەی وەستانی سیستەمی پسوولەی خۆراکی ئەلکترۆنی کە وەکو میوانەکەم باسی کرد. خەڵکێکی ێزگار زۆر بە تایبەتی لەو پارێزگایانەی کە زیادکردنی ئەندامانی خێزان لە سیستەمەکە کارا کرابوو، بەهۆیەوەشەوە کە کێشە لە سیستەمەکە بووە خەڵکێکی ێزگار زۆر ئەو بڕەپارەی کە 6,000 دینارە لێ ڕۆیشتووە و تاوەکو ئێستاش نازانرێت بە چ شێوەیەک بۆی دەگەڕێنرێتەوە و کەیش سیستەمەکە چاک دەکرێتەوە. زۆر باشە. هاوکارم بڕیار لە شاری هەولێر، سوپاس بۆ تۆ و میوانەکەت.